بەڕێزانە من ماوەستا غیاس عەبدوڵڵا ئیسماعیل پێشنوێژ و وتارخوێنی مزگەوتی بەیان دەباغ لە گەڕەکی ئەندازیارانم. خەستەخانەی مهرەبانی ئەوە من لەوێ دانیشتوم، پێم خۆشە لێرە پایامێکتان پێڕابگەینم. بەڕاستی ئەم خەستەخانەیە جێگەی ئەوەیە ئێمە دڵمان پێ خۆش بێ و من وەکو شاید حاڵی تەمەنەوە مراجعە و هاتوومە ئەم خەستەخانەیە جێگەی دەستخۆشیە دکتۆر دەریر و ئەو ستافەی کە لێرەنە ستافیشی خزمەتکار و خزمەتگوزارن. بەڕاستی خوای گەورە موفەقیان کە بۆیە داواکارم لە بەڕێستان خۆتان بێبەش مەکەن لە خێر و بەرەکەتی ئەم خەستەخانەیە، بە پشی خێر بەشداری بکەن چونکە زەرەر ناکەن. بەڕاستی لەبەر ئەوەی ئەو پشکە خێرەی کە لێرە هەیە سەدەقە جاریە. سەدەقە جاریەش هەر مزگەوت نییە ئینسان مزگەوت دروست بکە، هەرچەندە ماڵی خوا زۆر گەورەیە، بەڵام ئەم خەستەخانە ئێستا بەڕاستی مەشروع و پرۆژەیشی زۆر گرنگی سەدەقە جاریەیە لە هەولێر ڕاست کرایتەوە. خوای گەورە خێران بنووسێ. بۆیە داوا لە بەڕێستان دەکەم بەشدار بن، زەرەر ناکەن، بە پشتی خێر بەقەدەر توانات چەند پێت دەکرێت ئینسان بە پێی نیەتت بۆ خوا چەند بێ، خوای پەروەردگار لەگەر نیەتی تۆ دەبێ ئینشاءالله تەعالا. کەمت هەیە بەکەم بەشداری بکە، زۆرت هەیە لۆ خۆت بیکە بۆ قیامەتت زەرەر ناکەی ئەس بە خوای پەروەردگار.